هۆرمۆنات لە لەشی ئافرەت ڕێژەیەکی زۆرە هەمانە بەس تایبەتە بە ئیشی ئافرەتی یعنی ئیشی سووڕی ماگانە ئیشی دروستبوونی هێلکە لەوانە LH FSH هۆرمۆنی شیر هۆرمۆنی ناوکی هێلکە هۆرمۆنی ڕێژەی هێلکەی ماوە ئەمانە وەکو هەموو هۆرمۆنێکی کە لە لەشی ئافرەتا معڕەزن بۆی تێکچن بێجگە لەم هۆرمۆنانە هەنی هۆرمۆنی ترمانی وەکو هۆرمۆنی غودە ئەمەش خۆی معڕەزە بۆ ئەوی تێکچێ کە خۆشی تێکچوو لەوانێ بێتە هۆکار بۆ تێکچوونی هۆرمۆنەکانی ئافرەتان کە هۆرمۆنی ئافرەت تێکچوو سیرێکی یەکەم شت کە تێک ئەچێت سووڕی ماگانەیەتی تێگەچێ دوای ئەوە سیرەکەی ئافرەتەکە مووی لەشی زیا ئەکات بە تایبەتی لە دەموو چاو و قژی ئەوەرێ و هەنێ لە ئافرەتەکانیش زیبکە دەرێن کە مۆکانیان دەرەچێت یاخود سیرەکەی لەشیان قەڵەوە بێ یا سووڕی ماگانەیان درەندڕەنگە یا زووزوویە یان کێت بۆلات سیرەکەی مناڵی نابێ هاتووە بۆ ئەوی کە مناڵی نابێ کە هەنێ فحوسات هەیە بۆ یەکەی سیرەکی هۆرمۆنەکانی تێکچووە ئەوەی ئەگەر بەپێی کلینیکەکان باسکەین کە ئەوانەی کێنە لامان یەکەم شت کێتە لامان بۆ ئیلتیهاباتیەتە لامان کە ئەوە شتێکی زۆرە و عیلاجیشی ئاسانە بەڕاستی لە دوای ئیلتیهابات اینجا ڕوومان تێ ئەەکەن بۆ نەبوونی مناڵ کچانی گەنج ڕوومان تێ ئەکات بۆ تێکچوونی سووڕی ماگانەیان یاخود دەرکەوتنی مووی زیایە لە دەموچاوە یان قەڵەوبوون یاخود زیبکە تێکچوونی هۆرمۆنات هۆکاری زۆرە هەنێ هۆکاری هەیە ئاساییە عنی ڕوئەیات لەوانە کچان کە تازە لە بیداەتی ژیانیانە سووڕی ماگانە دەست پێ ئەکات یاخود لە کۆتایی ژیانیانە کە سووڕی ماگانە وردە نامێن ئەمە پێڵین ئەم سەر و ئەو سەری تەمەەن هۆرمۆنات تێگەچێ بە شتێکی تەبیعیدا ئەنین لە کاتی شیردانە ئافرەتان بەشێکی زۆریان هۆرمۆناتیان تێک ئەچێ ئەوەش ئێمە بە کێشەیەکی ئاساییدا ئەنین و دوای نەمانی شیرانەکە ئەوەشیان ڕێک ئەبێتەوە هەنێکمان هەیە نەخۆشیەکە بۆ نمونە کێش ئەگەر ئافرەت کێشی زۆر بێواتە زۆر قەڵەو بێ یاخود کێشی زۆر کەم بێت ئەبێتە تێکچوونی هۆرمۆن کەمی هەنێ لە ڤیتامینەکان بە تایبەتی ڤیتامین دی ئاسن زینک چونکە ئەمانە خۆیان بەشێکن لە هۆرمۆن ئەگەر ئەم کەم بێ هۆرمۆناتشی تێگەچێت هەنێ نەخۆشیمان هەیە وەکو نەخۆشی شەکرە یاخود نەخۆشی غودە ئەمەش ئەبێتە سەبەبێک بۆ ئەوی ئافرەتەکە هۆرمۆناتی تێکچێ گرێ هەنێک گرێمان هەیە یاخود هەنێک کیسمان هەیە کە هۆرمۆنین ئەبێتە ئەوەی کە هۆرمۆنی ئافرەتەکەیان زۆر زیابێ یاخود دابەزێ هۆکارێکی کەشمان هەیە کە ڕێژەکەی زۆر نییە بەڵام تەسیرەکات ئەویش هۆکاری قەلەقیش هۆکارێکە بۆ تێکچوونی هۆرمۆناتمان هەمانە کاتیە بۆ نمونە گەر ئافرەتی قەلق بێت کەمێک هۆرمۆناتی تێگەچی ئەمە پێویست بۆ ناکاتۆ دەستکەی بە عیلاجان بۆی ئەبێ هەوڵ بی لەگەڵ یا بڕۆیت هۆکاری قەلقیەکە لابەتە هۆرمۆناتەکە کاتیە چاگەبێت نەک تۆش بە هۆرمۆنات چاکیکەیتەوە هەنێکمانەیە کە زۆر قەڵەون یاخود زۆر زەعیفن کێشی ڤیتامینات و خواردنیان کەمە بەڕێکردنی ئەوانە هۆرمۆناتیش چاگەبێت شەرنی هەموو تێکچوونی هۆرمۆنێک عیلاجی ئەبێ بگەڕی بۆ هۆکارەکەی چاکەی ئەوەش چاگەبێتەوە وەڵاهی خۆی لەگەڵ گۆڕینی ستایلی ژیان هەموو شتێک گۆڕاوە سیرەکەی ئەوەی ئێستا ئافرەت خواردنی حازر کراوە خواردنی سوورە و کراو خواردنی دەرەوە ئەخوا ئەم خواردنانەی کە پێڵێن موادی حافظەی تیا معلبات و ئندۆمی و ئەوەی ئەم خواردنە خراپانە ئەخۆن هەمووی هۆرمۆناتی تایە هەمووی موادی ئەوەی کە ئەڵێن حافظەی تایە ئەمانە ئەبێتەوەی کە هۆرمۆنی تێکچێ و بەڕاستی جارانی ژوەک و ئێستا ژیان هەمووی سیارە و دانیشتن نەبوو جاران ئافرەت ئیشیە کرد ئیشکردن و جوڵە بە شکڵێکی عام سەحەتی ئافرەت باش ئەکات لەبەرەوە کە تۆ وەزنت تعدیل بوو تێکچوونی هۆرمۆناتت زۆر کەم ڕۆیە بەس چەندها هۆکاری تر هەیە لە ئێستا ئەم پیسبوونی ژینگە ئەوەش ئەبێ بە سەبەبێک بۆمان بەس وەکو بڵێ سەبەبێکی ئەساسی لە ئێستاە ئەڵێن لایف ستایل یعنی جۆری ژیانی ئێستای ئافرەتان زۆر فەرقی هەیە لەگەڵ جۆری ژیانی پێشومانە لە پێش هەموو شتێکەوە شیرینی یەکێکە لە هۆکارەکان خۆی ئەگەر لە عیلما باسێکی ئەڵێ سێ شت هەیە زەهری سپین شەکر و خوێ و ئارد بەڕاستی شەکر بۆ ئافرەت یعنی بەڕاستی زەهرێکە ئەم شەکرە لە لەشا کە ئەگۆڕێ بە چەوری ئەگۆڕێ بە هۆرمۆنی پیاوان کە پێڵێن تێستۆستیرۆن ئەم تێستۆستیرۆنە هەموو فسیۆلۆجی لەشی ئافرەت تێگەیە هەموو هۆرمۆناتی ئافرەتت بۆ شێوێنێ سێرەکی ئەوانەی کە قەڵەون موژ زیاکا لەگەڵیان ئەوانەی کە قەڵەون زیبکەش زیاکا لەگەڵیان لەبەرەوە یەکەم شت ئێمە کە بە ئافرەت ئەڵین شیرینی دوو کاربۆهیدرات هەتا کەم بخورێ نان کێک برنج گەنم مەوادی گەنم هەتا کەمتر بخورێ باشە
چەوری خۆی شتی سوورە و کراو بە شکڵێکی عام خۆی شتی سوورە و کراو خۆی چەوری ئەچێتە لەش ڕێک ئەگۆڕێ بۆ چەوری ئەگۆڕێ بە هۆرمۆنی پیاوانە. عینەن ئەو شتینەی کە پێشووتر بۆ جەنابتم باس کرد شتی معلبات شتی حازر کراو ئەمانە مادەی حافظەی تیا هەمووی هۆرمۆنە ئەچێتە لەش تۆ خراپترە بێ. خواردنی ئێستا زۆربەی زۆری بە هۆرمۆن حازرەکرێ بۆ نمونە لە مریشکەکەتەوە سەیریکە کە خواردنێکی ڕۆژانەی ئافرەتانە و هەمووشی بە هۆرمۆن گەورە بووە. لەبەرەوە هەتا ئەتوانین ئێمە بە ئافرەت ئەڵین خواردن هەتا ئەتوانی لە ماڵەوە بیخۆ، یعنی خۆت حازری کە کەمترین شیرینی، کەمترین چەوری، زۆرترین ئاو خواردنەوە و زۆرترین حرەکە بکە. ئەمانە بەڕای من خۆی لە خۆیان نیوەی کێشەکەت بۆ حەلەکە. طبعاً تۆ هۆرمۆن ئێمە کاڵین خواردنی شیرینی و خواردنی چەوری مەخۆ بۆی هۆرمۆنی لەشت تێک نەچێ، تۆ ئەچی بە دەستی خۆت هۆرمۆن ئەەکەیتە لەشتەوە تەکید بە کە زەرەرت لێ ئەیە. من چەند نەخۆشیەکەم هەیە کە ڕاضین لەبەر ماسوولکەکانیان لەبەر قووەتیان هۆرمۆنی پیاوانیان وەرگرتووە کە پێڵن هۆرمۆنی تێستۆستیرۆن. هۆرمۆنی تێستۆستیرۆن عەزەڵەکانی گەورە ئەکات. لەوانەیە لە پیاوە کاریگەریەکی زۆر خراپی نەبێ، بەس لە ژنا زۆر خراپە. تۆ چۆن بەدەستی خۆت هۆرمۆنی پیاوان ئەەکەیتە لەشی خۆتەوە. چەندها نەخۆشمێ باوەڕ کە هاتووە لە دکتۆرە دەنگم زۆر کرد بووە یا موم زیای کردووە. سیرەکەی ئەگەڕێیتەوە بۆ سەبەبەکانی سیرەکەی لە قاعایە ئەو شتانە ئەخوا. ڕاستە تۆزێ عەزەڵاتی بەرز ئەبێتەوە، تۆزێ جسمی ماسوولکە پێیا ئەکا کەمێت چەوری ژێرپێستی ئەتوێنێتەوە، بەڵام لەو ئەنموعات کێشێکی بۆ دروستەکات. بەپێی کۆز بەپێی سەبەبەکەی هەمانە بەس بەڕێکردنی خواردن و زەعیفکردن و دابەزانی کێش هەمانە بێ عیلاجێکی زۆری بیتە بە تایبەتی ئەوانەی کیسی وردی سەرهێڵکەیانیان هەیە. هەمانە نەخۆشیەکەی بزانی چێ بۆ نەغودە کۆنتترۆلکەی سێرەکی هۆرمۆنی باشە بێت، شەکرەی کۆنتترۆلکەی باشە بێت، هەنێ بە کۆنتترۆلی غودەکەی بە کۆنتترۆلی شەکرەکەی یاخود بوونی کیس یان گرێکەی هەنێ جار کیسەکان یان گرێکان هۆرمۆنین بەلابردننی ئەوە ژیانی ئەگەڕێتەوە. هەنێکیشمانەیە بەڕاستی زەحمەتە گەڕانەوەی ئەوەیە زوربەی زۆریان ئەوانە بێ بە نەزۆکی، بەڵام هیچ شتێگەوە نیە بڵێ مستەحیل بێ، بەڵام تۆزێ زەحمەتە بێ. غودەمان هەیە، شەکرەمان هەیە، گرێ و کیس و تەکەویسمانەیە کە ئەبێتە سەبەبی ئەساسی بۆ تێکچوونی هۆرمۆنات. هەنێک عیلاجمانەیە وەکو بە جەنابەتمان دوانی کە لە قاعەن و یاخود حەبی منع. هەنێ جار حەبی منعیش ئەبێتەوەی کە هۆرمۆناتەکانی تێک بچێت. ئەگەر خۆی لە خۆیان هۆرمۆنت تێک نەچوو بێ ئەڵێن زۆر باشی تو بەم ژیانەی خۆت بڕۆ. ئەگەر هۆرمۆنەکەت تێکچوو بێت جارە ئەبێ بە تەفسیل لێی پرسی ژیانی تۆ چۆنە، دەوامت چۆنە، خواردنەکەت چۆنە، چەند ئاوە خۆیت. بەپی ئەوە یەکەم شت کە ئێکەی خواردنت بۆ تەنزیمەکەین، خەوت بۆ تەنزیمەکەین، چکە نەبوونی خەو بەڕاستی ئەوەژە بە کێشەیەک بۆ تێکچوونی سعاتی بایۆلۆجی لەش و تێکچوونی هۆرمۆنات. اینجا و ناتوانانی یەکسەر بە نەخۆش بڵیت تۆم عیلاجە دێمێ ئەبێ بینێری بۆ هۆرمۆنەکان. هەنێ هۆرمۆنمانەیە لە دووەم ڕۆژی ئاداکرێ، هەنێگێ لە 12ەم، هەنێگێ لە 22 یا 21 ئەکرێ. بەپی ئەو هۆرمۆنی کە تێک چووە سەیری ئەەکەیت. وەکو جەنابتم وت هەنێکی بە خواردن چاگە بێ، هەنێکی نەوەڵا عیلاجی ئەوێت و مەفروزە عیلاجەکە جاریوە 3 بۆ 6 مانگ بەکار بێت اینجا ڕێکە بێتەوە. هەنێ عیلاجەیە کە هۆرمۆن تێگایەکەوەی لە قاعە بەکاریە هۆرمۆنی حەبەکانی منە، هەنێ هۆرمۆن هەیە بۆ پێست و بۆ چەند نەخۆشیەک بەکارێت. ئەبێ نەخۆشەکە خۆی یەکلای کاتەوە کام نەخۆشی خراپتری کردووە، چکە زوربەی ئەو هۆرمۆن تێکچوونەی کە بە عیلاجە بۆستانی عیلاجەکە چاگە بێتەوە. لەبەرەوە ئەگەر کێشێکی پێستی هەیە یاخود کێشەی مشکلەیەکی کەی هەیە ئەتوانێت جارە عیلاجی ئەو بخوا کە ئەو کێشەی نەما هۆرمۆنەکانی ژەگەڕێتەوە جێ خۆی.